بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بنراني كنالي آسماني أموشگاري بخوش حالي ولقلتانا بين لبرنامج شنو برسياري بنران أو برنامج كإيسا راستا وخو لقلتانين خواهي قوري أرمتي درمان بيت هر کەسێک پرسیاری هەیە دەتوانێت لەسەر هێڵ لەگەڵمان بێ و ژمارەکان دانرێت. ئەو تەورەشی کە دانراوە ینی تەورەکەشمان بریتێ لە بابەتی نوێژ. هەر کەسێک پرسیاری ئینشاءڵڵا توانێت تەلەفۆن بکات، بەڵام داوایەکمانەیە لە بەڕێزان ئەوانی کە تەلەفۆنەکەن هەوڵدن لە تەورەکە دەرنەچن ئینشاءڵڵاه تەعالا. بێگومان خۆشەویستان، نوێژ گەورەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام. نوێژ ڕوکنی دووەمی ئاینی پیرۆزی ئیسلامە. لە دوای شایەتمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان باسی نوێژەکات. لە گەورەی نوێژ ئەوەندە گەورەیە یەکەم مەلەفە کە دەبرێتە لای خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکە دەفەرمێ: أول ما يحاسب عليه العبد من أعماله يوم القيامة صلاته. يكم كردوا كخواي پروردگار حق حساب ليبرسينو لقل عبد كاني بكاد لروجي قيامت بريتي لنيوجكت. بويا نيوج زور قوريا عمود الدين بيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام. نيوج كولاقاي بولايني دينا كمانا. هركسيك نيوجي نبي ئەوە دینەکەشی ڕوخاوە، داڕماوە، تێک چووە، خوا پەنامان بدات. لە گەورەی نوێژ لە دوای تەوحید و خواپەرستی دەبێ یەکەمین کاری ئێمە کە مناڵەکانمان لەسەر پەروەردەکەین بریتێ لە نوێژ. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە فەرمودەیەکە دەفەرمێ: مروا أولادكم بالصلاة وهم أبناء 7. واتە مناڵەکانتان لە تەمەنی 7 ساڵی فێری نوێژیان کەن. کەواتە ئەی برای موسڵمان، باوکی بەڕێز، خوشکی بەڕێز، مناڵەکەت ئەمانەتە لە بندەستت. دەبێ پەروەردەیکەی، دەبێ فێریکەی، فێری تەوحید و خواپەرستیەکەی سەرەتا. دوای تەوحید و خواپەرستی، دوای شایەتمان، دوای ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلەڵڵاه و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوڵ الله فێری نوێژێکەی. بۆیە نوێژ زۆر گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە دەفەرمێ: هەر کەسێک خوای پەروەردگار دەفەرمێ وەأمر ئەهلەکە بالصلاة واصطبر عليها. پەیوەندیەکمان لەگەڵایە. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڕێزی براکەم، ماشي براجعنا حاول باشا. خوای گەورە لێ ڕازی بێ یا ڕەبی. خوا سەلامەتتان کە یا ڕەبی. تمام في كلام مسجل. لە خزمەتانم. فەرموو براکەم. كتبتي بسكولا ما حزك من جنات آداب كان ينجز بكتيش تيجي بواسطة خوي أواجه جديد كتبتي ما مسجل. وبرا دەنگت باش نایە ئەگەر سەوتی تەلەڤیزۆنەکە لای خۆت کەسکەی. ما مسجل. بەڵێ. كتير بتشوفكم هاي أخوي حزق عرب تنصل الزنات فەرموو. راسي آداب كان ينجز بوكي زحمة نيش. ئادابی نوێژ بله. باشە براکەم بەسەر چاو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. لە گەورەی نوێژ پەروەردگارمان ئەمری پێمان کردووە لە قورئانی پیرۆز دەفەرمێ: فەصەلی لڕەبیکە وەنحەڕ. نوێژ بکە ئەو جا بڕۆ حەیوان سەر بڕە. هەمووی بە ئەمر هاتووە. لە ئاەتێکا فەرمێ: ئەقیمی الصەلات. لە ئاەتێکا فەرمێ: حافظوا على الصلوات والصلاة الوسطى. لە ئاەتێکا فەرمێ: وقوموا لله قانتين. وقوموا لله قانتين. ئەم برا بەڕێزە پرسیارێکەکە دەفەرمێ بۆمان ڕوونکەرەوە ئادابەکانی نوێژ چییە؟ بێگومان ئادابەکانی نوێژ ئێمە دەبێت لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەری بگرین. چونکە بۆ خۆی ڕسول الله عليه الصلاة والسلام دەفەرمێ: صلوا كما رأيتموني أصلي.
نوێژکەن وەکو چۆن من ئەبینن نوێژەکەم بێگومان ئێمە نەمان بینیە بەڵام هاوڵە خۆشەویستەکان ڕەزا و ڕەحمەتی خۆی گەورەیان لێبێ ئەوان بینیانە بۆ ئێمە ڕوونیان کردوتەوە خۆی تەعالا فەرمی خودو زینەتەکم عند كل مسجد یەکێ لەو ئادابە جوانانەی نوێژ ئەوەیە ئینسان کە چووە ناو نوێژ دەبێت زینەتی خۆی واتە ستری عەوڕە بکە و جلێکی لەبەر بێت تەنگ نەبێ و تەسک نەبێت بەڵکو جلەکەت دەبێت فراوان بێت بۆ ئەوەی ئینسان بەڕێک و پێشی بەرامبەر خی پەروەردگارە وەستێ مناجاتی خی تەعالا کات لە ئادابەکانی نوێژ ئەوەیە کە ئینسان دەستنوێژێکی جوان هەڵبگرێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئیسباغ الوضوء على المكاره ببورن پەیوەندیەکمان لەگەڵا بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ماما سەیان بەڕێزی سوپاس دەکەم خی گەورە مەفەقت کرد دەستخۆشی بەرنامەکەتان لێکم خی گەورە لێ ڕازی بێ ڕەبی سوپاس یا خوا مەفەق بی خی گەورە بتان پارێزی ئینشاءالله آمین جميعا يا رب ماما سەیان پرسیارە بێ زەحمەت فەرمو مەسەلەی ئافرەت لە نوێژە پرچی دیار بێ خۆت پێی دیار بێ بۆ نوێژ بەتاڵبوونەوە چۆنی ماما سەیان دەست دوای ئەوەی ئینشاءالله موبایلەکەم داخستەوە گوێ بگرم لە تەلەڤیزیۆنەکە عەزیز نەبێ وەڵام بدەیتەوە بەسەر چاو بەسەر چاو خی گەورە مەفەقت کرد سەلام عەلەیکم عليك السلام مەفەق ئینشاءالله خی گەورە بتان پارێزی و خێرتان بنووسی آمين ئینشاءالله يا ربي خاص مەفەق سەلام عەلەیکم عليك السلام ورحمة الله وبركاته ئەمرا خۆشەویستە پرسیارە واکە دەڵێ ئافرەت لە ناو نوێژە تا چ ڕادەیەک پرچی بەدەرەوە بێ کەم بێ یاخود زۆر بێ دروستە یاخود دروست نییە بێگومان عورەتی ئافرەت هەموو گیانی عورەتە ماعەدا دەمچاو هەردوو دەستی نەبێ و و ئەمەشیان لە مەذهبی ئیمامی شافعی هاتووە ڕەحمەتی خی گەورەی لێبێت کەواتە خوشکان کاتێک چوونە ناو نوێژەوە دەبێ سەریان داپۆشن و لە چێشی باش لە سەریان بێ و نابێ پرچیان بەدەرەوە بێت تەنانەت لە مەذهبی شافعی ڕەحمەتی خی گەورەی لێبێ دەفەرمێ نابێ یەک تەڵێ پرچی بەدەرەوە بێت بۆیە یەکێک لە مەرجەکانی نوێژ ئەوەیە کەوا ستری عەورەت بێت ستری عەورەتش بۆ ئافرەت بۆ خوشکان هەموو ژیانیان عەورەتە ئافرەتان تەنانەت پرچیان ژنایە بەدەرەوە بێ ماعەدا دەمچا و دەستیان لە ناو نوێژە دەربکەوێ ئاساییە والله تعالى أعلم بەڵێ پەیوەندیەترمان لەگەڵە بەڵێ السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. ماما سعيد بريد. بەڵێ کاک حاجی ماما سعيد پرسیارەکەم خی گەورە پاداشت بداتەوە بەڕێکی وەڵام دەیتەوە من ناتوانم پاداشتیەوە بدەم ئەوە خی گەورە پاداشتیەوە بداتەوە والله کاک حاجی ببوورە ئەگەر دووبارەی کەیتۆ بەڕاستی هیچ لێ تێناگەم پرسیارەکەت ماما ساژیان تەلەڤیزۆنەکە لای خۆت کابراایەکم کاک حاجی ژیان تەلەڤیزۆنەکە لای خۆت کچکە با دەنگ نەبێت کابراایەکی شوانم کابرایەکی چی کابراایەکم شوان شوانی بەڵێ شوانی خەڵکم باشە زۆر حەز ئەەکەم جمعە بکەم بەڵام سەعات ئیشەکەم مەجالم ناداتێکە جمعە بکەم شوێنەکەشم چۆڵە دەستێکی چۆڵام بەڕاستی جمعەم بۆ ناکرێت ئایا توی گوناحبار ئەبم یان نا باوەڕکە هیچ لێ تێناگەم نازانم دەنگت ساف نییە لای دوام نوێژ ئەەکەم سنەت حەز ئەەکەم بە جوانی نێتەکەم پێ بڵێ نێتی شەو نوێژ و زوحا سۆنی بێنم ببوورە لێ تێناگەم جوابدەیتۆ خی گەورە پاداشت بداتەوە ئەبێ خۆشمەکە دەنگە دوازەح نییە لای من ئەگە برایانی کۆنتترۆل تێمگەێنن زەحمە نەبێ بەڵای بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ماما سەیان بەڕێزی برای جوانەکەم سەرچاوم سلام عليكم. كم دەتوێت لە مامۆستا فەرموو لە خزمەتە
لەمە وڵایی براکەم بۆ نمونە من پێشەم ئەڕم بۆ سلێمانی دروست لە هەر لە خۆم دەشان خۆم بۆ من لە چەمچەماڵ نوێژی تۆ خەڵکی چەمچەماڵی برا خۆشەویستەکەم بەڵێ لە چەمچەماڵ دانیشم باشە دەی بۆ سلێمانی سەفەرت هەیە سەفەرم بۆ دێم یعنی هەر لە چەمچەماڵ نوێژی عەسر و نیمەڕۆ بکەم بەیەکەوە بەڵێ برا خۆشەویستەکەم خۆی کاتێک بۆ دروستە قەسڕکەیت کە شاری خۆت بەجێ بێڵیت چونکە قەسڕ لە شریعەتی پیرۆزی ئیسلام واجبە یعنی کە تۆ لە چەمچەماڵ دەرچووی چەمچەماڵت بەجێش بەرەو سلێمانیاتی ئەوەی تر حکمی سەفەرت بەسەرا تەطبیقە بێت ئەمما کە تۆ هێشتا لە شارەکەی خۆتی نابێ قەسڕ و جەمعکەیت بەس جەمع دروست نییە جەمعکەی ئیلا لە حاڵەتێکە بۆ نمونە تۆ سەفەرت هەیە لە حاڵەتێ جەمعەکەی دائمە بیکە قاعیدە لای خۆت جەمع بۆ ضرورەتە کە زانیت بۆ نمونە تۆ نوێژی نیمەڕۆ کردووە لە چەمچەماڵە تەوێت سەفەرکەی ئەزانی 100% نوێژی عەسرت مەجالت نابێ یان لە دەستە چێ ئەو کاتە کۆیەکەیتەوە جەمعەکەیت بەبێ قەسڕ چونکە هێشتا لە شاری خۆتی ئەمما بەبێ هۆکار بتەوێت جەمعەکەی دروست نییە لەو حاڵەتەیە دروستە والله أعلم آمين أجمعين براجعنا وعليك السلام ورحمة الله وبركاته بەڵێ خۆشەویستان لە گەورەی نوێژ ئەوەیە کە پێناسەی ئینسانی مسلمان ئەکات هەر وەکو پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام من صلى صلاتنا واستقبل قبلتنا فهو مسلم هەر کەسێ نوێژ کە ڕووبکاتە قیبلەوە مسلمانە کەواتە ئەوەی ڕووی نەکردە قیبلە و نوێژی نەکرد کەواتە مسلمان نییە بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵایە بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته ما هو تجمع بسيط خواهي قول لي راضي يا ربي سلامت بي فرمو والله ما هو تجمع بشارك ما هو راسي آية واجبة مأمون لدواء إمام يوشكا يا مكوار عسى يقر مثلا لبرن إمام في خلقان يبين يوشكا وانا مثلا حرم مكة إمام كان لدواء زول لدواء يوشكا وخلقيش ببورە ئەگەر پرسیارەکە لەسەر خۆ بکەی برا جوانەکەم گیان ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە بژم واجبە يعني مأمون لدواء إمام يوشكا واجبە چی؟ خەڵکی لە دوای ئیمام نوێژکەن وەکو نوێژکردن یعنی واجبە خەڵکی لە دوای ئیمام نوێژکە قەزەوەی نوێژی جەماعەت واجبەیان نا؟ بەڵێ نوێژی جەماعەت بەڵێ بەسەر چاو ئێستا لە مەکەی حرەمی مەکە ئەبینین خەڵکانێک ئیمام لە شوێنی نوێژەکە و خەڵکانێکیشن لە چواردە کەعبە نوێژەکەن نەسەیەکە ئیمامیش دوور لەوان و قەزم ئەوەیە ئایا جایزە جایز نیە ئەوە چۆن ما بکەیت پرسیاری دووەمت دووبارەکەیتەوە خەڵکانێک چی؟ بۆ لە مەکەی پیرۆز ئیمام لە شوێن دوور نوێژەکە خەڵکی لە چواردە کەعبانی ئیمام لە پێشیان نییە لە دوایان نوێژەکە قەزم ئەوەیە مامۆستایان ببورە والله دەنگت واضح نییە ببورە ئێستا لە مەکە بەڵێ بەڵێ قوربان لەگەڵتم ئەم برا خۆشەویستە پرسیارەکە ئەڵێ حکمی نوێژی جەماعەت چییە؟ ئایا واجبە سونەتە مستحەبە بۆمان هەیە لە ماڵەوە نوێژکەین؟ طبعا لاي جمهوري زانایان سنتشي مؤكدة بەڵام لە لای حەنابیلەکان و ئەمەش ڕاجحە کە نوێژی جەماعەت واجبە چونکە بەڵگەیە زۆر هاتووە لەسەر واجببوونی نوێژی جەماعەت هەر کەسێک بەبێ هۆکار بەبێ عوزر نوێژەکەی لە ماڵ بکە طبعا هەڵبەتەمە بەسمان پیاوانە ئافرەتان نوێژی جەماعەتیان لەسەر واجب نییە هەر پیاوێک لە ماڵ نوێژەکەی بکە بەبێ هۆکار ئەوە تاوانبارە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان پیاوێکی نابینە هات بۆ لای فەرمووی یا رسول الله من پیاوێکی نابینام کەس نییە دەستم بگرێ بم با بۆ مزگەوت لەیسە لی قائد یقودنی إلى المسجد و ماڵەکەشم دوورە لە مزگەوت سێم عوزرانەکە ئیهێنێتەوە
وللرقوبانش كثيرة الهوام واتى للرقوبان مارود وبشكوشتاني ليا وكسج نية دسم بقريت آية رخصت هي نيم بونوجي جماعت پیغمبری خو عليه الصلاة والسلام فرموي هل تسمع النداء آية جل بانجا فرمي بلي فرمي دابي بي بونوجي جماعت يعني پیاوێکی نابینا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوخسەتی پێ نەدا لە ماڵەکەی خۆی نوێژکە ئەی فەکەیفە ئێمەی چاوساغ ئەی کەیفە ئێمەی لەش ساغ و تەندروست بۆیە هەر کەسێک گوێی لە بانگە و ناچێ بۆ نوێژی جەماعەت ئەو وەڵڵاهی تاوانبارە دەبێ بەخۆیە بچێتەوە. بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستا گیان بەڕێزی سواس دەکەم. مامۆستا گیان بەنسبەت چێشتەنگا و بەڵێ چەند ڕکعەتت پێ باشە مانای برنەگە لە فکریش بکەی پاش نێڕوانێ بیتن دەتانی بکەی قەرەبووی بکەیەوە. دووبارێکی تۆ بگوڕە نوێژی چاشتەنگا چەند ڕکاتە ئەوە تێگەشتم. نوێژ چێشتەنگا و ئەگەر لە فکر بکەی یاخود تا ساعت چەند قبولە یاخود هەتا پێش نێڕوان یاخود ئەگەر لە فکر بکەی هەتا پاش نێڕوان دەتانی قەرەبووی بکەیەوە. باشە براکەم. ئەوە یەک مامۆستا پرسیاری دووەم من ئیش تەکسی دەکەم. تەکسی؟ مەلا برێن ئیش تەکسی دەکەم بانگ دەداتن 5 دقەی مایە یاخود و بانگ ئەسک یاخود و نێڕوانێ نەفەرێک دەستم لێ ڕادەگری دوو درم وەکو بری ئەگەر نەفەرەکە هەرگرم بڕۆم لەوانێ نێژەکەی لە دەست بدەم ئەبزا چ بکەم لەو کاتێکدا باشە. ئینشاءڵڵا گوێبیستی وەڵامە بیت. مامۆستا پرسیاری سێمیش ئیسعادش دەکەم بەنسبەت نێژی وتر ئەگەر من ئازم نییە مەسەڵەن نیم ساعت پێش نێژ هەستمەوە نێژەکەی بکەم ئەگەر نێژەکەم خەوم لێکە برێن نەمتان هەستمەوە دەتانم پاش برێن ساعت حاف یان هاش نێژ نەما بیتن نێژی وتریش بکەم. یعنی لە دوای نوێژی وتر ئەتەوێت نوێژی تر بکەی. مزای مامۆستا نێژی وتر پێش نێژ سبێنێکە دەمێ هەستمەوە بەس پێم ناکرێ هەستمەوە بەس پێم نەکرات هەستمەوە خۆم لێکەتووی لە خەو دامامەوە دەتانم نێژ وترەکەی بکەم ساعت حەبی مەسەن کەنجم بە خەبەراتم پاشەی نێژی سبێنێ لەگەری بکەم. باشە دەکرێ بەقاستی نامانای ئەگەر لە خەو دامام وەڵام تەدەمەوە ئینشاءڵڵا یەکە بە یەکە وەڵام سپاس دەکەم مامۆستا جان. خوا سەلامەتیکە یا ڕەبی. ئەم برا خۆشەویستە پرسیارەکە سەبارەت بە نوێژی چاشتەنگا دەفەرمێ نوێژی چاشتەنگا چەند ڕکاتە و کاتەکەی کەیە و واتا کێ ئەمێنێت. نوێژی چاشتەنگا سەڵاتە دوحا کاتەکەی لەوە دەست پێکات لە دوای ئەوەی کە خۆر هەڵدێت کە خۆر هەڵدات قەید و ڕمحین واتا دوای کە خۆر هەڵات بە چارەگە 20 دقەیەک کاتی نوێژی چاشتەنگایە دەتوانی نوێژ بکەی و هەتا کەی ئەمێنێ پێش ئەوەی خۆر بشکێتەوە لە ناوڕاست واتا پێش زەوال یعنی پێش بانگی نیمەڕۆ بە 20 دقەیەک بە چارەیەک لەو نێوانە ئەتوانی نوێژی چاشتەنگا بکەین. نوێژی چاشتەنگا خلافێ لە بینی زانایان ئایا چەند ڕکاتە عەدەدەکەی هەندێک لە زانانە فەرموون 8 ڕکاتە هەندێکەڵێن لەوە زیاترە بۆیە قەولی ڕاجحەوەیە کە 8 ڕکاتە ئەتوانی دوو ڕکات بیکە ئینشاءڵڵا و باشترین کاتش پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەو کاتەیە کە زەوی گەرمە بێت یعنی لە دەوری 2 و 11 ئەو کاتە باشترین کاتە ئەتوانی نوێژی چاشتەنگا بکەی و فەضیلەتشی زۆرە و فەرمودەی زۆر هاتووە لەسەری. پرسیارێتر ئەم بەڕێزە دەفەرمێ من سایق تەکسیم جاری وهەیە 10 دقە چارەیە پێش بانگ نەفەرێک دەسم لێ ڕاگرێت دەمەوێت هەڵی بگرم بەڵام ئەزانم کە هەڵی بگرم بڕۆم بیگەێنمە ئەو شوێنە ڕەنگە نوێژی جەماعەتم لە دەستچێت ئایا چی بکەم باشە؟ دەڵێن هەڵی بگرە ئیشەکەی خۆت بکە و کەسابەتەکەی خۆت بکە ئەو کەسەی کە لەگەڵ سەرەکەوێت لە ڕێگا بۆی باسکە کە بانگیدا لە هەر چۆ مزگەوتە بوو بڵێ فڵانە کەس بە ڕوخسەتی بەڕێزت من ئەمێ ئێستاکە بانگیدا و ئەمانێ نوێژکەین بە جەماعەت ئینشاءڵڵا ئەوش باوەڕ ناکەم لاری هەبێت ئیلا مەگەر کەسێک ئیشێ ضروری هەبوو بۆ نمونە نەخۆشیەکە بابەتێکی ضرورەتە و کاتە تۆش عوزرت هەیە و لەگەڵ دەرچۆ و ئینشاءڵڵا ئومێدەکەم تاوانبار
نبيت معذور إن شاء الله. بالنسبة نوێژی وتر بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵە بەڵێ فەرموو. بەڵێ. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڕێزی برا جوانەکەم فەرموو. ببوورە دەنگت واضح نییە، دەنگت صاف نییە لای من. ئەگە بکرێ مۆبایلەکە بکەیت کتە داخلی و لەگەڵ ماقسەکەی. فەرموو. بەڵێ. پرسیاری یەکەم ئەوە بەڵاوسەگیان کاتی نوێژی جەماعەت کە خەڵکانێک لە دواوە ئەمێنەوە یان کاتێ یان دوور کاتێک ئەمێنێتەوە ئیسکەت، ئایا مەسافەی نێوان نوێژ خوێن ئەو کەسی کە نوێژ تەواوەکە مەسافەکەی چەندێکە بەدە بەبەردەمی کەسێکە فکری نەبێت؟ باوەڕکە دەنگت تێکەڵێکە هیچ تێناگەم لە دەنگت. ئێستا باشترە؟ فەرموو. ماوەستەکەم پرسیارەکەم ئەوە بوو کەسی نوێژ خوێن کات جەماعەتە کاتی نوێژ جەماعەت تەواو ئەبێت هەندێک برا ئەمێنەوە لە کۆتایی ریزەکانە کە نوێژ خوێن کە نوێژ تەواوەکە هەندێک برا هەڵ ئەستن بە پێشی ئەو نوێژ خوێنە ئەڕۆن کە مەسافەیەکی دیاریکراوی هەیە لە شەرعە بۆ نمونە مەترێک بێت یان نیم مەتر بێت نێوان نوێژ خوێن و نوێژ ئەو کەسەکە نوێژەکە ئەگەڕێت بۆ پیشی خۆی. ببوورە بەشێک لە پرسیارەکەت هێشتم بەڵام کۆتایەکەی نازانم چێڵی. دەنگت تێکەڵێکە دەنگت تێکەڵێک. ئەگە دووبارەی کەیتەوە برا جوانەکەم. بەڵێ ئەم بەڕێزە پرسیاری نوێژی وتری کرد. دەفەرمێ ئایا من لە سەرەتای شەو بۆم هەیە نوێژی وترکەم چکە ڕەنگە دوای ئەوەی کە بنوم دوای هەستمەوە یان هەڵنەسمەوە ڕەنگە نێمە خەبەرە تا نوێژی بەیانی. بەڵێ براکەم نوێژی وتر لە دوای نوێژی عیشا کاتەکەی دەست پێکا هەتاکو بانگی بەیانی. هەندێک لە زانانە فەرموون هەتاکو قامەت شەکرێ نوێژی وترە ڕەمێنێت لەسەر ڕای هەندێک لە مەزاهبەکان و لە هەندێک لە زانایان کەواتە بۆت هەیە. بەڵام لە سەرەتای شەو کردت کە دوای ئەوەی کە نیوە شەو هەستای نابێ وتر دووبارەکەیتەوە چکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لا ویترانی فی لەیلە دوو وتر لە شەوێکە نابێ بکرێت. بۆیە کە لە سەرەتای شەو کردت دوای ئەوەی کە خەوتی هەستایتەوە ئەتوانی بۆ خۆش شەو نوێژ بکەین ئینشاڵڵا دوو ڕکات هەتاکو بانگی بەیانی. والله ئەعلەم. بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵایە فەرموو. بەڵێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ قوربان. دوو پرسیارەکەم لە خزمەت جەنابتە. فەرموو لە خزمەتم. مامۆستا من کابرایەکی شوانم. باشە. ناتوانم نوێژی جەماعەت بکەم لەبەر ئەوەی لە ئاوەدانیوە دوورم شوێنەکەم ئەو شوێنەکەمی لە نوێژی جەماعی لێ ناکرێ. یەکەم دووهەم ساحەب ئیشەکەم ئیزنم نادا سوێن بەخوا ئەگەر شوانەکەیژنەکەم منەڵەکەم احتیاجە من بۆ نانێک ئایا گوناحبار ئەبم یان گوناحبار نابم؟ کاک حاجی لەگەڵم بە ئینشاءڵڵا. تۆ شوانی لە دەیەکا ژێوە نییە؟ لە دەستێکی چۆڵ لە دەیانیم سوێن بەخوا. باشە ئەم دەیە مزگەوتی تێنەیە؟ مزگەوتی دەیە جەماعی لێ ناکرێ. بەڵێ؟ مزگەوتی تیا دێکە جەماعی لێ ناکرێت. باشە دەیەکانی دەورە پشتت مزگەوتی تیا نییە؟ دوورن لێمەوە لە ئاوەدانیان نیم. لێی نییە؟ لە ئاوەدانیان نیم خۆم لە ئاوەدانیان. چەندێ لە شار دووری؟ وەڵای تەقریبەن بە سەیارە چەندێک؟ ببوورە دەنگت نەما
تقريبا 20 دقيقة شتێکی وا بە چەندە سیارە دوورم چەندێ لە شار دووری تقريبا 20 دقيقة نیر سەعات 20 دقيقة نص على صار دورم بس باشە ینی بۆت ناکرێ باشە ینی ناکرێ سەعات 11 دەست لە شوانێتی بەردەی من بەڕۆژ لە شێوم کابرا لێم قوبڵاکەنی و ڕۆژانەکە بێنمەوە بیکەمە پەچەوە بچم ببوورە دەنگە 12 نییە کابرا لێم قبول ناکە مەسەلەن نیوەڕۆ کاتی نیوەشڕانەکە بێنم بیکەمە پەچە و بڕۆم بۆ نیوەژەکە بۆ جمعەکەم باشە پرسیاری دووەم پرسیاری دووەم ڕەحمەتی خوا لێ بێ ئەمەوێ شەو نوێژ و نوێژی زوحە بکەم نێتەکەی ببوورە وەڵاهی نازانم هیچ تێناگەم لێت کاک حاجی داوای لێبوردن لێکم ئەگە بکرێ دیسان تەلەفۆن بکەیتەوە پرسیارەکە دەڵێ من شوانم لە دەشتەژێم لە دەیەک مزگەوتەکەمان بەڵێ پەیوەندیمان لەگەڵە بەڵێ فەرموو بەڵێ بەڵێ فەرموو دەڵێ مزگەوتمان هەیە بەڵام کەسێک نییە وتارمان بۆ بدات ئەمەش بەڕاستی جێداخە لە دەیەکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێک لە دەیەک بێ یاخود لە شارێک لا تقام فيه الجماعة يعني الجمعة إلا استحوذ عليهم الشيطان إلا شيطان أو ديه كونترولك أو شارك كونترولك زال بي بسريا كواتام براستي أما دەبێ خەڵکی ئەو گوندە خەمیان بێت مامۆسایەک بۆ خۆیان دابین کەن نەسیحەتی خێریان کەن لە ڕۆژی جومعە چونکە ڕۆژی جومعە شاعیرەیەکە لە شاعیری ئیسلام نابێ ئیهمال بکرێت بەڵێ پەیوەندیمان لەگەڵە بەڵێ فەرموو السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشی مامۆسای بەڕێز حواڵ باشە؟ خوای گەورە لێ ڕازی بێ یا ڕەبی. خۆشی دەکەین خوات زیاداتەوە. ئامین یا ڕەبی سەلامەتی لەگەڵ ئێوەی بەڕێزە فەرموو براکەم. سەلامەتی وەڵی مامۆستا جان پێبینێک ڕەحمەت نەبی لە سەرەتای بەرنامەکەی جەنابتەوە هەتا ئێستا ئەو پەیوەندیانەی دەکەن زۆر مستەفید نەبوون لە پرسیارەکان لە وەڵامدانەوە کە جەنابی شتێ نەگەیشتی وەزانم خەرەلێک لەیان لە لاقەکەی جەنابەتیان لە کۆنتڕۆلی هەیە گە چارەسەر بکرێ لە بەرنامەکانی تاهاتی مەمنون دەبیت. باشە ئینشاءڵڵا برایانی کۆنتڕۆڵ گویان لێت بوو ئینشاءڵڵا برایانەی پەیوەندیان سەردەنابێت بۆڵدان لە پرسیارەکان زۆربیان حاڵی نەبووی. ڕاستەکەی بەسەرچەوە لەبارەت پرسیارەکەشم زەحمەت نەبی مامۆستا جان ئەو حەدیثانەی لەسەر قەرچ و جەمع هاتینە مثلا هەر کەس بتانی چەند نوێژەشی قەرچ و جەمع بکەن لەوەی هەیە چەند نوێژی بینتەکەن یەکدی مامۆستا بەڕێز یەک دوو سێ بگورە دووبارەی کەیتەوە پرسیارەکەت مامۆستا جان گوتم ئەگەر یەکێک بیەوێ چەند لە سەفەر دابی یان بیەوێ سەفەر بکە لەوەی هەیە چەند نوێژی قەریان جەمع بکات چەند نوێژی جەمع بکات بەڵێ مثلا چەند نوێژ یەک نوێژ دوو نوێژ سێ نوێژ مثلا لەوەی هەیە تا چەندی مثلا جەمع یان قەسر هەردووشیان مامۆستا باشە براکەم. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. ئەو برا خۆشەویستە دەڵێت بابەتی نوێژی قەسر و جەمع تا چ ڕادەیەک و چ کاتێک واجبە بێت و چەند نوێژ بۆمان هەیە کورتی کەینەوە. برا خۆشەویستەکەم قەسر واجبە و نەسی ئاەتی لەسرە خۆی تەعالە لە سوورەتی نیسا بۆمان باسەکە و چەندین فرموودەی لەسرە لە صحیح بوخاری مسلم هاتووە. ئەوانی کە قەسرە کرێتەوە ئەو نوێژانن کەوە 4 ڕکاتن وەکو نیمەڕۆ عەسر عیشا ئەوانی کە 4 کورتەکرێت و ئەکرێ بە 2 ئەمما مەغریب وەکو خۆی مێنێ 3 و نوێژی بیانیش هەردووە بۆ خۆی وەکو خۆی مێنێت کە ئینسان سەفەری کرد لە سلێمانیەوە چۆڕانیە لە سلێمانی چوو بۆ هەولێر چوو بۆ بەغدا بۆ تێ قەسر کەیت مادام چوویتە شارێتر ئەتوانی قەسر کەیت دوو قەسرەکەی وا باشترشە جەمعش بۆ ڕوخسەتە هەتاکو بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵە ببورن بەڵێ. السلام عليكم.
وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستاگیان بەڕێزی سوپاس دەکەم. وڵی زەحمەتە پرسیارێکمانەیە فەرموو. مامۆستا بەنسبەت نوێژەوە کە ئیمام فاتحە ئەخوێنێ دوای ئەو مەسەن ئاەتی دەخوێنەوە بەس نوێژی جەماعەتە ببوورە دووبارەیەکەیتەوە. بەنسبەت نوێژی جەماعەتەوە باشە نوێژی جەماعەت. بەڵێ نوێژی جەماعەت بۆ نمە ئیمان فاتحە ئەخوێنێ دوای سوورەتێتر ئەخوێنێ ئایا مەعموم فاتحە بخوێنێ یان نەیخوێنێ؟ باش ئینشاءالله گوێ بیستی وەڵامە بیت. مامۆستا یەک شتێتر هەیە مەسەن ئەسە جارەوە من هەرگێمی شتێکە چییە نە وەجوانی ئەگرم نە وەجوانیش فاتحاگەی خۆمەڵێن. ببوورە ئەوەی دووەمیان چی بوو؟ مەبەستمەوەی لێم تێکەچێ کە بۆ من ئیمام قورئانەکە ئەخوێنێ من فاتحا بخوێنم نە فاتحاگەی خۆم وەجوانی لێم تێکەچێ بەی خوێنم نە وەجوانیش گوێ لە ئیمامەکە ئەگرم. ئەگەر دووبارەی ببوورە خۆم لێم تێکەچێ ئەگەر دووبارەیەکەی تۆ پرسیارەکەت مامۆستا کە ئیمام فاتحا ناخوێنێ باشە دوای ئەوە دەست ناکەتە قورئان خوێندن باشە من لێم تێکەچێ کە دێم فاتحا بخوێن هەفتۆنەکەم فاتحاگەم بۆ تەواو ناکرێت کەواتە خوشوعم نامێنێ نە فاتحاگەم بە جوانی خوێنم نە گوێگرتنەکەمیش بە جوانی ئەگەر نەیخوێنم ئاساییە. باشە برا جوانەکەم ئینشاءالله وەڵامتە دەمەوە ئینشاءالله. پرسیار قەسڵ و جەمع کردەوە برا بەڕێزە. بەڵێ براکەم بۆت هەیە هەچەنێ بمێنیتەوە لێوێ مادام 2 ڕۆژە 3 ڕۆژە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەوە زیاترش 19 ڕۆژ لە شاری مەکە مایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر قەسڕ و جەمع کرد. دروستە ئینشاءالله کە سەفەرت کرد ئەتوانی نوێژە چوارەکان کورتکەیتەوە 2 ڕکاتەکەیت نوێژی نیمەڕۆ و عەسر و ئەتوانی کۆیان کەیتەوە یان جەمعی تەقدیمەکە یان جەمعی تەخیرەکەیت یان نیمەڕۆ بێتە لای عەسر یان عەسر دێنیتە لای نیمەڕۆ دەبێ ئاوها بێت نەک عەسر بەریتە لای مەغریب ئاوا دروست نییە دەبێ عەسر بێنیتە لای نیمەڕۆ یان نیمەڕۆ بێتە لای عەسر یان مەغریب بەریتە لای عیشا یان عیشا بێنیتە لای مەغریب 2 ڕکاتەکەی نیمەڕۆ سەلامەتدایە 2 ڕکات نوێژی عەسرەکەیت ئەو جا مەغریب 3 ڕکاتەکەی نابێ کورتیکەیتەوە هەر 3 ڕکاتە سەلامەتدایە 2 ڕکات نوێژی عیشاکەیت. ئەم بەڕێزە پرسیارەکە دەڵێ ئێمە چین بۆ نوێژی جەماعەت ئیمام کە سوورەتی فاتحای تەواو کرد یەکسەر دەستەکە بە قورئان خوێندن ئایا ئێمە لە پشت ئیمام وەکو مەئمومێک سوورەتی فاتحا بخوێنین یاخود نەیخوێنین جۆڕاگرین؟ طبعا ئەمە لە کۆن و تازە خلافێ لە بینی زانایان. قولی ڕاجح کە قولی جمهورە خوێندنەوەی سوورەتی فاتحا واجبە ڕوکنێکە لە پایەکە لە پایەکانی نوێژ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب. نوێژی ئەو کەسە تەواو نییە لە ڕیواتێکە فەرمێ فەصەلاته خیداج واتە نوقسانە بۆی نوێژەکە نوقسان نەبێت بۆی نوێژەکە تەواو بێت سوورەتی فاتحا بخوێنە لە نوێژە سڕێکان و لە جەهرەکان. ئەمە ڕاجحە ئینشاءالله سوورەتی فاتحا بخوێنن. بەڵام کە سوورەتی فاتحا خوێنە ئیمام ئیتر قورئانە خوێنێ خوای تەعالی فەرمێ کاتێ قورئان گوێت لە قورئان بوو فاستەمیعوا له وأنصتوا بێدەنگ بە و گوێ ڕابگرە و دڵ لای قورئانەکە بێت. بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵا فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سؤالك معني. فرموا بريس. ما أخذ بشارك معني. فرموا. كسب شيء بو أمر بو خوي أتواني أمر بو دايك باوشي كان لقى الخويا. دايك باوك. كسب شيء بو أمره. تيجم دايك باوك. أتواني بو دايك باوشي كات الخوي. دايك باوشي ما هو؟ نما أنا خير. نما خوي يقول عفيانك باش براك. نما والله. باش براك. والله نما أنا خير. جو بيستي والله ما بي. بس خوش. وسلامتك. ئەبە ڕێزە پرسیارەکات ئەڵێ دایک و باوکم وەفاتیان کردووە خی گەورە عەفویکە و هەموو مردووی موسڵمانان عافکە دەڵێت ئەچم بۆ عەمرە ئایا دروستە عەمرە بکەم بۆ دایک و باوکم
يعني ئەوش دێتە ژێری کە ئایا وەسیەتیان کردووە یا خۆنیان کردووە مادام دایک و باوکت وەفاتیان کردووە دەتوانی عمرەیان بۆ بکەین ئینشاءڵڵا هیچ گرفتێک نابێت واردش بووە لە فەرمودەی صحیحی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بۆ دوو کەس ئەتوانن عمرە بکەن یاخود حەج بکەن کەسێک لە ژیان نەماوە و کەسێکش لە ژیانە ماوە بەڵام پەشی کەوتووە ئەوانش ئەتوانن حەج و عمرەیان بۆ بکەن بەڵام بەمەرجێ یعنی ئەم کەسە لە ژیانی دنیا کەم تەرخەم نەبوو بێت ئەوە بەڕاستی ئەوە زۆر گرنگە ئینسان دەبێت ئاگادار بێت جاری وایە ئەم کەسە سێرەکەی تا گەنجە حاڵی باشە وەزعی باشە دەوڵەمەندە ئەیتوانی وڕا بۆ حەج و عمرە بەڵام هەوڵی نەداوە بەڕاستی تاوانبارە بۆ ئەوانە نییە بەڵام خەڵکانێک هەوڵیان داوە ناویان نووسیە حەزیان لێ بووە ئارەزوومەند بوو نەبڕۆن بۆ حەج و عمرە بەڵام دەرفەت نەبووە قەدەری خوا وەفاتیان کردو بۆ ئەوانە حەج و عمرە ئەکرێ والله أعلم بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵە فەرموو بەڵێ قوربان الو بەڵێ الو عليكم السلام ورحمة الله السلام عليكم عليكم السلام ورحمة الله عليكم السلام ورحمة الله السلام عليكم عليكم السلام ورحمة الله ملال يسون نازانم دەنگەکە لای من زۆر تێکەڵە بێ سبحان الله ملال يسون هیچ لێ تێناگەم ببوورە بەڵێ براکانم نوێش بێگومان ئەو عیبادەتەیە کە لە خۆی پەروەردگار نێزگمان نەکاتەوە خۆی تەعالا فەرمێ فەسجد وەقتەریب دەی نوێژ بکات سوژدە بەرە بۆ ئەوەی نزیک بیتەوە لە خۆی پەروەردگار چەندە نوێژ بکەیت ئەوەندە نزیکە بیتەوە لە خۆی پەروەردگار پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام الصەلات قوربان نوێژ نزیک دەکاتەوە لە خوا ئەو کەسانی کە نوێژ ناکەن بەڕاستی ئەوانە دوورن لە خوا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد لو حالتي كسجدة أبي بخواي پروردگار نيوجكي أو كاتر زور نزيشي لخواي پروردگار بويا في غمبري خوا صلى الله عليه وسلم فرمي لكاتي سجدة دعاء بكن بو أوي خواي پروردگار دعاء كانتان قبول بك إن شاء الله وشرف ريزي إنساني باوردار هروكو في غمبري خوا فرمي صلى الله عليه وسلم قيامه بالليل باسي نيوجكات كواتا ريزي إيما قدري إيما بەوەیە کە ئێمە هەستین نوێژ بکەین و سوژدە بەرین و عیبادەت و پەرستنی خۆی پەروەردگارکەین بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵە فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته دەست خۆشی بەرنامەکە لەکەم مامۆستای وادارم خی گەورە لێتان ڕازی بێ ئامین یا ڕەبی فەرموو زۆر سپاس بەڕێزم بەنسبەت نوێژە بۆ نمونە بچی بۆ عەیادێک بچی بۆ شوێنێک سوور بەسەر بزانی نوێژەکەت ئەچێت ماڵێکی دروستە ببوورە دووبارێکی تۆ بە نمونە بچی بۆ عەیادەیەک یان بۆ شوێنێک بچی دووبارێکی تۆ بەس لەسەر خۆت خوشکی بەڕێز بەڵێ ئەگەر بچی بۆ شوێنێک بزانی نوێژەکەت ئەچێت نوێژێکتە چێ بەڵێ ئەتوانی لە ماڵەوە بیکەی لەو شوێنێک نییە بەرماڵێ داخیت و نوێژکەی وڵی شوێنەکە چییە مەسەلەن دکتۆرە چییە شوێنە بۆ دکتۆر باشە وەڵامتە دەمەوە شان بەڕێزم پرسیارێک تریشم هەیە بەڵێ فەرموو ئەگەر لە ناو نوێژە بۆ نمونە جارە تەحیات بیر ئەچێت یاخود ئەتوانی چۆن دووبارەی بکەیتەوە نوێژە لە دەست چوە تۆ دووبارەی کەیتەوە نازانم بۆ نمونە تەحیات بیر ئەچێت یاخود شتێک چۆن قەرەوی بکەیتەوە ببوورە تێناگەم ئەگەر تەحیات بیرکرد لە نوێژە تەحیاتی ئەخیر یان تەحیاتی ناوڕاستە نانە تەحیاتی ناوڕاست تەحیاتی ناوڕاست باش بەڵێ گوێ بیستی وەڵامە بی ئینشاڵڵا باش ئینشاڵڵا کۆتا پەیوەندیمان لەگەڵە بەڵێ فەرموو الو بەڵێ کۆتا پەیوەندیە بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته
ملا بيسون. السلام عليكم. وعليكم السلام. ملا بيسون. عليكم السلام ورحمة الله. ببورا دنيا شيء لسر هيلا باش إن شاء الله. أخوش كبرزة برسالك هذا لي زور جاري ما ربنا كيوتا شارع أطباء يان أشين بولاي بزيشكيك بولاي دكتورك أكري نيوجا كم نكم دواي بيم ولا مال بكم نا خوشي برس الحمد لله يسا زور بي هر زوري أواني كعمارة وأوشتانهن لشويني كسوشي شاندانا وبونيوش كردن هولدا دزنيوجاكت هل بقرن مال أقل لويش جي دزنيوج نبو دزنيوجاكت ئامادەکە لەوێ هەوڵدا نوێژەکەت بکە لە کاتی خۆیان ئەگەر زانیت لەوێ شوێنی نوێژ نییە یان دەرفەت نابێت ئەو کاتە نوێژەکەت کۆکەرەوە جەمعی بکە ئینشاءڵڵا ئەو کاتاڵین زەڕورەتە نوێژەکەت جەمعەکەی ئەمما وئیلا ئەسڵ وایە نوێژ ئەبێ لە کاتی خۆیان بێت خوای تەعالا فەرمێ إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا نوێژ ئەبێ لە کاتی خۆیان بێ نابێ نوێژەکەت یعنی ئیهمال بکەیت بڵێ دەی دوای دێم وای کەم نە هەتا بکرێ هەوڵدەی لەوێ نوێژەکەت بکەین وئیلا ئەگەرش ناچار بووی ئەو کاتاڵێن مەعذوڕیت و نوێژەکەت هەرەکە ئینشاءڵڵا دوایی پرسیاری دومی دەڵێ ئەگەر لە ناو نوێژایە تەحیاتی ناوڕاستم لە بیر چوو چی بکەم تەحیاتی ناوڕاست واجباتە کە لە واجبات بوو ئەتوانی پێشەوەی سەلام دەیتەوە دوو سوژدەی سەوە بێت ئینشاءڵڵا دوو سوژدەی سەوە بێت و ئەوجا سەلام بدەیتەوە ئەوە جەبڕە بێت بۆ ئەوەی لە جیاتی ئەو تەحیاتە واتە نوێژەکەت تەواوە بەڵام دوو سوژدەی سەوە بێت و پێش سەلامدانەوە تەحیاتی ناوڕاستت نەکرد بێت کێشە نییە بەڵام تەحیاتی ئەخیر ڕوکنە دەبێ بێنیتی بەڵام تەحیاتی ناوڕاست ئەگەر کەسێک لە بیری چوو دوای لە ڕکاتی سێم هاتە بیری پێویست ناکات دابنیشێتەوە بۆ تەحیاتی ناوڕاست ئەوە نوێژەکەی تەواو کرد پێش سەلامدانەوە دوو سوژدەی سەوە بات و لە پاشاندا سەلامەداتەوە بەڵێ بەڕێزان برایان و خوشکانی بەڕێز لێرە بەرنامەکەمان بەداخەوە کۆتایی هات داواکەم لە خوای پەروەردگار ئەوەی وتمان لە پێنا ئەو بێت خوای گەورەتان لەگەڵ تا بەرنامەیەکی تر دەینۆلاتان ئینشاءڵڵا والسلام عليكم ورحمة الله وبركاته قل هل يستوي الذين يعلمون